خاکی مردوەکان ئەمە یەکەمین پێشەنگای تایبەتی هونەری هونەرمەند ئەحمەد شێخانیە کە بێگومان هەر کەسێک کە دەست دەداتە کاری هونەری و لەگەڵ بەردەوامبوونیە دەست باکردنەوەی پێشەنگای تایبەتی هونەری وارووا بابەتەکانی نمایش دەکات بۆ هونەرمەندانی تروارووا بۆ سەرجەم خەڵکان کە حەزیان لە بواری هونەریە. هونەرمەند ئەحمەد شێخانی یەکێکە لەو هونەرمەندانی کە توانوێتی یەکەمین پێشەنگای تایبەتی خۆی بکاتەوە کە نمایشەکەی لە شاری هەولێر لە هۆڵی میدیایە و ڕۆژی دووشەممەش نمایشەکە دەستی پێکردو و بەردەوام دەبێت و کاتی نمایشکردنی ئەم پێشەنگایش لە 5 ئەوارەوە دەست پێ دەکات. فکرمان لەناس لە دوای دەستپێکی کاری هونەری هەر هونەرمەندێکەوە ڕێچکێکی تایبەت بەخۆی وەرئەگرێت و بێگومان لەوانەیە بەشێک لە ستایلەکان و بەشێک لە ڕێبازەکان تاقیب بکاتەوە، بەڵام دواتر ڕێچکەی خۆی ئەگرێت و ئەزانێت کە لە چه ستایلێکە ئەو حەزی بەکارکردن و ئەوێت کار بکە. دیارە هونەرمەند ئەحمەد شێخانی یەکێکتر لەو هونەرمەندانەی کە لە ئێستاە یەکەمین پێشانگای تایبەتی خۆی ئەکاتەوە. خاکی مردوەکان یەکەمین پێشانگای تایبەتی هونەرمەند ئەحمەد شێخانیە کە نمایشەکەی لە شاری هەولێر لە هۆڵی میدیایە و ڕۆژی دووشەممە بەرواری 7 2021 تا 10 ئەم ساڵ بەردەوام دەبێ و کاتی نمایشکردنی 5 ئەوارە.